كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا، بسنته انجلى نوري لهدي الحق أرشدنا. كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا. بسم الله الرحمن الرحيم. یەکێک لە یاسا و دەستورە ناوازەکانی قورئان ئەو ئاەتەیە کە خوای گەورە دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. یارمەتی و هاوکاری یەکتر بکەن لەسەر چاکەکاری و لەسەر خۆپارێزی و تەقوا، یارمەتی و پاڵپشتی یەکتر مەکەن لەسەر خراپە و تاوان. زانایانی مفەسیرینی قورئان دەفەرمون بر چاکەکردنە هەموو کار و کردەوەیەکی چاکە، و تەقواش خۆپاراستنە لە کار و کردەوە خراپەکان لێرەدا. یان دەفەرمون بر ئەو کار و کردەوە چاکانەیە کە خەڵکی لە نێوان خۆیاندا لە دنیا دەیکەن. تەقواش ئەو کار و کردەوانە و عیبادەت و پەرستشانەیە کە لە نێوان بەندە و خودای گەورەدا ئەنجام بدرێت. و ئیثم ئەو کار و کردەوە خراپانەیە کەوا ئینسان لە نێوان خۆی و خودای گەورەدا ئەنجامی دەدا، و عودوانیش ئەو کار و کردەوە خراپانەیە کە دەستدرێژیکردنە و ستەمە بۆ سەر بەندەکانی خوای گەورە. هەر ئومەتێک هەر گەلێک بەوە پێش دەکەوێت کە کاری پێکەوەیی و ڕۆحی هاوکاری و یارمەتی لە نێوانیاندا بەربڵاو بێت و بڵاو بوو بێتەوە، و بە پێچەوانەوە هەر ئومەتێکی بێهێز و کۆمەلگایەکی لاواز بەهۆی ئەوەیە کە گیانی هاوکاری و گیانی یارمەتیدانی یەکتریان لەلا لاوازە و لەلا پتەو نییە. دەبێ بزانین کەوە ئەو میلەتانەی سەرکەوتون دامەزراوەیی و کاری خۆبەخشی بۆتە ڕۆشنبیریەک لە ناویاندا بڵاو بۆتەوە. هەر کەسێک کە توانایەکی هەیە، هەر کەسێکەوە حەز و خولیایەکی هەیە لە بوارێک دەتوانێت شتێک پێشکەش بکاتن، دەتوانێت لەگەر کۆمەڵێکەوە هەمان ئامانج و مەبەستیان هەیە لە هەمان بواردا کار دەکەن، پێکەوە کار بکەن، یارمەتی یەکتر بدەن، و لەو کارە دامەزراوەیە لەو کارە خۆبەخشیە کار بکات و ئەو ئامانجانە بەدی بێنێ. چونکە ئینسان بە تەنیا هەر چەند خۆی ماندوو بکە بەرهەمێکی کەمی دەبێت، بەڵام ئەگەر بەکاری پێکەوەیی بی و بە یارمەتی و دەستە جەمعی بی بەکارێکی کەم، ئینسان بەرهەمێکی زۆری دەبێت و توانایەکی زۆر بۆ خۆی دەخاتەگە. و لە مقابلیشدا دەبێ ئاگادار بین هەر یارمەتیدانێک هەر کارێکەوە پاڵپشتی بێ لە بۆ ستەمکاران، لە بۆ خراپەکاری، لە بۆ تاوان، لەو کارە دوور بکەوینەوە. ئەو کەسێکەوە لە پێناوی بەرژەوەندی شخصی خۆی، لە پێناوی بەدەستێنانی ماڵ و سامان کار و پیشەکەی نابێ یارمەتیدانی خراپەکاری بێ، نابێ بڵاوکردنەوەی بەدڕەوشتی بێ، نابێ یارمەتیدانی ستەمکاران و خراپەکارە بێ لەسەر ستەمەکەیان. بەڵام مەبەستیش ئەوە نییە کە ئەو کەسەی تۆکاری لەگەڵ دەکەی هیچ خراپە و هیچ تاوان و هیچ لایەنێکی سەلبی نەبێ. کاری پێکەوەیی ئەو لایەنێشی هەیە کە ئەوە ئەو کەسەی کە تۆ کاری لەگەڵ دەکەی ڕەنگە لە لایەنێکی دی لایەنی سەلبی هەبی، تۆ لەگەڵی متتەفق نەبی. گرنگ ئەوەیە ئێمە لە خاڵە هاوبەشەکان یارمەتی یەکتر بدەین، پاڵپشتی یەکتر بکەین، لەگەڵ یەکتر کار بکەین، وەلەو خاڵانش کە ناکۆچین لەگەڵ یەکتردا عوزر لە بۆ یەکتری بینینەوە و ڕێز لە ڕای یەکتری بگرین. ئەگەر شتەکە ڕێی تێچووکەوە ڕاجایی لێ هەبیتن، ئەگەر ڕێی تێنەچوو کە ڕاجاییشی لێ هەبی ئەوە ئامۆژگاری یەکتر بکەین بە چاکە، بەڵام ئەوە وامان لێ نەکاتن کە لەوەی کە چاکەیە پاڵپشتی بکەین. و لەو کارانەی کەوا خراپەیە دەبێت زۆر ئاگادار بین. خراپەکاری بە زۆر شێوە ئینسان پاڵپشتی یەکتر دەکات لە بۆ خراپەکاری. یەک لەوانە بێئومێدکردنی خەڵکیە، هاندانی خەڵکی و دوورخستنەوەیتیان لە دین، وەکو لە زەمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یەکێکیان هینا دارکاریان کرد لەسەرەوەی کەوا زۆر عەرەقی دەخواردەوە. یەکێک لەوانەی کە دارکاری ئەو کەسەی دەکرد گوتی سەرشۆڕی لە بۆت و چەند ئەو عەرەقەی دەخۆیەوە چەند دووبارەی دەکرێەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی یارمەتی شەیطان مەدە لەسەر برایەکەت، هاوکاری شەیطان مەکە لەسەر برایەکەت، بەڵکو وای لێ بکەکەوە ئەو کەسە بەرەو دینی خوای گەورە بێ تووشی تاوان و خراپەیەک بۆ ئەو تاوان و خراپەیە، وهای لێ مەکە بێ ئومێدی کەی و بیکەیە دوژمنی خۆت کە زیاتر بەرەو خراپە و تاوان بچێت.